ئێستا خەڵکانێکی تر کە ئەیانەوێ وا بزانن کە ئەم فکری ناسیۆنالیستی هەر لە ئەوروپا هێشتا دەوری هەیە و دەوڵەتی لەسەر دروست کردو ئەم تەکنۆلۆژیای تازە و ئەم دیموکراسی و ئەم مافی مرۆڤە و ئەم پێشکەوتنەی کە ئێستا هەیە لەسەر ئەساسێکی قەومیە بەڕاستی بە هەڵەدا چ ئینسانە گەر وای حساب بکە. بۆیە هەر لەو فترەی سەرمایەداریەیە وای لێ هات ئەم جارە زەروە گەورەکان دروست بوون، کۆمپانیا گەورەکان کە ڕوحی خەڵکەکان جەستەی خەڵکەکە وزەی خەڵکەکەیان مژی زیاتر بۆ خۆیان ئەلێرەوە لە کاردانەوەی ئەوانە وردە ئیشتراکیەت هاتە پێشەوە. ئەو کاتی کە ئیشتراکێتیش هاتە پێشەوە فەرقیان هەبوو. پێش فترەی کارل مارکس و فریدریک ئەنجلس ڕۆبرت ئەوین هەبوو کە ئینگلیز بوو، شارل فۆریە و سان سیمۆن و ئەوانە فەڕەنسی هەبوون. هەر یەکێک لەمانە داوای سیستمێکی ئیشتراکییان کرد. دوو جۆر ئیشتراکی هاتە پێشەوە، ئیشتراکیەکی فەڕەنسی، ئیشتراکیەکی بەریتانی سۆشیالیستێکی بەریتانی کە داوایانە کرد کە ئەو خەڵکە ناشێ هەر ئاوا وەکو طەبەقی لە خوارەوە بهاڕێن بێ ئەوەی هیچ مافێکیان هەبێ. بەڵام ئەوان داوای ئەویانە کرد کە مەلەکەی خاصیەکە بمێنێ، دەسەڵاتدارەکان لەسەرەوە بمێنن، بەڵام مافی فەقیر و هەژارەکەی خوارێ بدەن. بۆیە لە ڕەتفعلی ئەوانە وەختێک مارکس کە هات، مارکس و ئەنگلس طبعا بەریتانیە، دوایی بوو بە ڕەفیقی مارکس خۆی ئەڵمانیە کارل مارکس، کە مارکس هات و مەنەفێستیان نووسیواتە بەیانی حیزبی شوعی ئەوەی کە اعتیبارەکرێ بە میثاقیان بەکار بە پەیماننامەی کارکردنیان. یەکسەر مارکس و ئەنجلس داوای ئەوەیان کرد کە ئیشتراکیەکی علمی دروست ببێ کە ناویان نا ئیشتراکی علمی، ئەوانی تریان بە میسالی، بە ئایدیالی، بە تۆباوی، بە خەیاڵی بەو جۆرەشتانەدایە قەڵەم وتیان ئەوەی کە سۆشیالیستیەکی واقعی بێ ئەوەیە کە ئەبێ خاوەنێتی مڵکایەتی بە تەکید ئەبێ ئیلغا بکرێتەوە، دەسەڵاتدارانیش ئەبێ بێنە خوارەوە و ئەو مەحرومانەی کە هەن کە ناویان نا پرۆلیتاریا بە ناوی کابرایە کە ناوی خۆی پرۆلیتار بوو، بە ناوی پرۆلیتاریاکان هەمویان ئەبێ وزەیان یەکخەن لە حرەکەتێکە لە بزاوێکی گەورەیە بێتە سەر حکم، تەنها حیزبێکیش دروستکە کە حیزبی پرۆلیتاریە بۆ ئەوەی وەسائلی ئینتاج ئەوانەی کە بەرهەمهێنانە پێیان بکەوێتە بەردەستی ئەمان، ئەوان دوایی ئەزانن یاساکان داڕێژنەوە بۆ خەڵکی تر. ئەوان چونکە معاناتیان زۆرتر چێشتووە لەبەرەوە حتمەن ئەبێ سیستمێکی سیاسی تر بێتە پێشەوە کە سیستمی سەرمایەداریەکە بڕوخێنێ. لەمەوە طبعا حرەکەتی ئیشتراکیەکان دروست بوو و ئەوەش طبعا جای من ناینە سەر مناقەشەی ئەوەی کە مارکس لەکوێ هەڵی کردو ئەو تەنەبوئاتانەی کە هەیبوو ئەیوت ئیشتراکی لەکوێ دێتە سەر حکوم، باسی وڵاتە سەرمایەدارەکان یەکردو، بەڵام دوایی لە وڵاتێکی چاندنی وەکو سۆڤێتە هاتە سەر حکوم. بە هەر حاڵ مختصری قسەکان بێمە سەر تەرکیزکردنەوە لەسەر ئەوەی کە ئەم قۆناغەی کە باسم کرد ئەم شەو، قۆناغی دەرەبەگایەتی و بورژوازیەت لەگەڵ قۆناغی سەرمایەداری کە یەک لە دوای یەک هاتن لە مەدای 300 ساڵی ئەوروپادا، دوای دروستبوونی سۆزی نەتەوایەتی و سەرهەڵدانی زەمینەی فکری نەتەوایەتیەکە و دروستبوونی دەوڵەتی قەومی، دەوڵەتەکان وردە لە دەوڵەتی قەومی ترازان، قەومیەتەکە بوو بە شتێک لە کولتوریان، لە زمانی کولتور و سەقافەتیان، هی تاریخیان. لەبەرەوە ئەو قەومیەتەی کە لە ئەوروپا دروست بووە شتێکە و ئەوەی هێنرا بۆ وڵاتانی ئیسلامی شتێکی ترە.